الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، هەمومان یەقینمان هەیە کە دەمرین، بەڵام ئایا ترسمان لە مردن هەبێ؟ ئایا دەبێت لە مردن بترسین؟ لە وەڵامە دەڵێم بەڵێ دوو جۆر ترس لە مردن هەیە، دوو جۆر ترسمان لە مردن هەیە. جۆری یەکەم مرۆڤ لە مردن بترسێ بەڵام چالاکی بکە. ئەو ترسان لە مردنە ئەگەر چالاکمان بکە بۆ خواپەرستی و عیبادەت. ئینسان تەماشا دەکا لەش و نەفس پێت دەڵێ مەچۆ بۆ نوێژی جەماعەتەکەت لە شەوێکی تاریکە، بەیانێکی زوو لە خەو هەڵمەستە و نوێنە گەرمەکەت بە جێمەی هەڵە و مەڕۆ بۆ مزگەوت بۆ نوێژی بەیانی. بەڵام لەو کاتەیە بیری مردنت دەکەوێتەوە، ئەڵێ وەڵڵاهی چێڵەمە ئاخر جەماعەتم نابێ، ئاخر نوێژم نابێ، ئاخر چوونە مزگەوتم نابێ. چاولێ ئەو بیرخستنەوەی مردنە هانت دەدا چالاکت دەکا بۆ ئەو عیبادەتە. ئەڵێ وەڵڵاهی خێر و خێراتێک هەیە، ئاوەدانی قیامەتمە، توێشووی سەفەری قیامەتمە، خەریکە خاوەخاو دەکەی بەڵام بیری مردنت دەکەوێتەوە. ئەڵێ بەخوا پێویستمە ئەوە تا منەچم بۆ سەفەرێک سیرەکەم بزانم ناسنامەکەم پێیە، کارتی نیشتیمانیم پێیە، بزانم پارەم پێ، بزانم جلوبەرگم ڕێک و پێکە. ئەگەر سەفەری دەرەوەی وڵاتت کرد بێت دەبێ بزانی پاسپۆرتت مەزبوطە، تەواوە لە بیرن نەچووە، جانتای سەفەرت ڕێک و پێکە، بیر دەکەیتەوە باشە من سەفەری قیامەتم هەیە. معقولە جانتاکەی قیامەتم دەفتەرەکەم هیچی تێدا نەبێ؟ یەکسەر بیری مردنوال لێ دەکا کەوا خێر و خێراتی زیاتر بکەی، توێشەبەرەی قیامەتت زیاتر بڕکەی. ئەگەر ئەو بیرکردنەوە لە مردن، ترسی مردنە وا لێ بکە هەوڵی زیاتر ڕاگرتنی دڵی هاوسەری ژیانت بدەیت، ڕاگرتنی دڵی منداڵەکانت، دۆستەکانت، هاوڕێکانت، هاوبەشەکانت، هاوکارەکانت. ئەم یادخستنەوەی مردنە، ئەم ترس لە مردنە وا لێ بکە کە زیاتر دڵیان ڕاگری، بڵێ توخوا کەم فڵان کەس مرد، یان کە من مردم، توخوا با دڵم عاجز نەکرد بێ، با دڵی لێم عاجز نەبوو بێ. چەند خۆشە کاتێک کەسێک دەمرێ لە نزیکانی تۆیە شکری خوا دەکەی، ئەڵێ ئۆخەی وەڵڵاهی تا بەیەکەوە بووین دڵم عاجز نەکرد، یان سوپاس بۆ خوا دڵی عاجز نەکردم، گەردن ئازاییمان لە یەکتر کرد. دنیا هێندە ناهێنێ، ئینەمە الدنیا سەبر و ساعە. هەموو ئەوانەی گرەویان لە دنیادا بردوێتەوە ئەوەیە بۆ چەند ساتێک ئارامیان هەیە. ئەم ترس لە مردنە بەم شێوازە کە چالاکت دەکا بۆ چاکەکردن، وەڵڵاهی ئەوە شتێکی زۆر باشە. دووەم، ترس لە مردن خاوێنت دەکا لە غەل و غەش، لە فرت و فێڵ، لە دەستبڕینی ئەم و ئەو. بیر دەکەیەوە باشە من لە کۆتاییدا هەر دەمرم، باشە خۆ حیساب و کتاب هەیە. ئەم ترسەشیان لە مردن زۆر چاکەوە دەبێ هەمان بێ. ئەم ترسە لە کۆمەڵگادا نەماوە، خەڵک بیری مردنی نییە، بۆیە ئەم هەموو غەل و غەش و فرت و فێڵ و تەزویری هەیە بەداخەوە. سێەم، بیرکردنەوە لە مردن و ترسان لە مردن وا لێ بکە بتکە بە کەسێکی بەڕەحم، بە کەسێکی دڵنەرم، کبر و خۆبەزلزانین لە لاشە و لە کردارتان نەهێڵێ. ئەمەشیان زۆر زۆر باشە. چەند خۆشە ئینسان کاتێک یادی مردن دەکاتەوە چەند فرمێسکێک بە چاوتا بێ، بیر لەو کاتە بکەوە هەبووە جارێک دانیشی کەسل لەلا نەبوو بێ، لە ماڵی خۆتە، لە گۆشەیەکی مزگەوتە، لە ناو سەیرانگایەکە دەکرێ، لە بەردەمی گۆڕستانێکا دەڕۆی، لە کاتی ناشتنی مردوویەکە نوێژێکی جەنازەیە بەشداریت کردو، ئەو کەسەی دوێنێ زل و زیندوو بوو، تەماح و تموحی هەبوو، ئێستاوا لە ناو ئەو شوێنەدا لەو دارەمەیتەدا لە کفنێکەوە پێچراوە. فرمێسک ئەگە بە چاوتا هات، ئەگە چوویتە سەر قەبران و چەند فرمێسکێک قەتیز بوو لە ناو چاوتا، دڵن نەرم دەبێ. کە دڵن نەرم بوو پڕەحم بوو، خواش ڕەحمەت پێ دەکا. ئەڕاحیمونە یەڕحەموهم الرەحمان. وە ترس لە مردن ئەگەر بوو بە مای دڵنەرمی و بەڕەحمی و لابردنی کبر و خۆبەزلزانی لە شەو لە کردارتدا، ئەوە شتێکی زۆر زۆر باشە. بەڵام جۆری دووەمی ترس لە مردن کە ئەمایان خراپە ئەوەیە کە لە کار و چالاکیت بکە، تاقەتی کارکردن نەمێنێ، تاقەتی کەسابەتت نەمێنێ، تاقەتی عیبادەتت نەمێنێ، لە جیاتی گەرم و گوڕتر بی لە هەموو پەل و پۆت بخە.
ئەو ترسە لە مردن کە کار و چالاکی چاکەت ناهێڵێ، دووەم ببیتەمایی دڵتەنجی بۆ خۆت و خێزان و منداڵت، بەردەوام دڵتەنگ بی، گەشایت لە دڵا نەمێنێ، حەزت بە ژیان نەمێنێ، دایمە ترسی مردن بڵێ من دەمرم تازە تەواو خۆشی تەواو بوو و دڵم بەچی خۆش بێ، ئەمەیان زۆر خراپە. ئەمە شەیطان لەم ڕێگایەوە بۆ دێ و دەیەوێت لەم ڕێگایەوە ناڕەحەتت بکە. بۆیە خەڵکانێک دەبینین دەڵێت ترس لە مردن ژیانی لێتاڵ کردوم. ئەبێ بە خۆتا بچیەوە، جۆری یەکەممان باس کرد ترس لە مردن ئەوەیان باشە. ئەمەیان بەڕێزان شەیطان هانە دەدا و کارێکی زۆر خراپە. بەڵام با بپرسین بۆچی مرۆڤ لە مردن دەترسێ و حەزی بە مردن نییە؟ ئایا چارەسەرەکەشی چییە؟ لە وڵاما دەڵێن چەند خاڵێکە. یەکەم، ترسان لە فەنابوون. مرۆڤ بەردەوام حەزی بەمانەوەیە، حەزی لە تێدا چوون و فەنابوون نییە. بەڵام لە ڕاستیدا مردن بە ئیمانەوە گەیشتنە بە نەمری. وەڵاهی مرۆڤ کامەی دەڵێ زۆر زۆر یعنی ئازا و پاڵەوانم بڕواتان هەبێت کە نەخۆشیەک دەگرێت کە برینداریەک ڕووی تێدەکا، هەرچی لە توانایدا هەبێ هەوڵی چارەسەرکردنی خۆی دەدا بۆ ئەوەی نەمرێ. مرۆڤ حەزی بەمانەوەیە، بەڵام بەخوا مانەوەی ڕاستەقینە لە دوای مردنەوە دەست پێ دەکا. پەروەردگار لە سوورەتی قاف ئاەتی 34 دەفەرمێ ادخلوها بسلام ذلك يوم الخلود. الله لو مجدەیە یا ڕەبی خوا لەوانەمان حیساب بکەی. ئەوانەی کەوا بە ئیمانەوە دەمرن، بە پاکی دەمرن، خۆیان لە خۆیان ڕازی کردووە، خەڵک ڕەحمەتیان بۆ دەنێرێ، لە ڕۆژی قیامەتە پێیان دەوترێ ادخلوها بسلام، بڕۆنە بەهەشتەوە بسلام، بە ئەو پەڕی سەلامەتیەوە. جاری وهەیە بەڕێزان وشەکانی قورئان زۆر بە وردی سەرنجام بدەن. بسلام یعنی چی؟ یعنی وەکو دنیا نییە، دەکرێت لە دنیادا تۆ بچێ کۆشکێکەوە، ناوماڵێکی تێدا بێ کەس چاوی پێی نەکەوت بێ، هەرچی خواردنی خۆشە لەسەر سفرەی خواردنەکەت بێ، بەڵام دەکرێت ئێرەت ناو دڵ و دەروونت خۆشحاڵ نەبێ. لە چوونە بەهەشتا بە ئەندازەی ئەوەی خۆشیەکان بەجەستت دەگا ئەوەندە زیاتر دڵ و دەروونت خۆشە. یعنی دەچێت بە بیسەلام، بڕۆنە بەهەشتەوە بە ئەو پەڕی ئاشتیەوە، دڵ و دەروونت سەلامەتە، دڵت خۆشە، گەنجێتەکەت پیر نابێ، لەش ساغیەکە نەخۆشی بەسەرا نایە، لە عزیزانت دوور ناکەوێەوە، جارێککە نامری. ذلك يوم الخلود، ئەمە ڕۆژی نەمریە. وای ئەو کەسێکەوە لە مردن دەترسی دەڵێ بۆ ئەوەی مردن یعنی لە ناوچوون یعنی فەنابوون، نە، بەڕاستی لە مردنەوە بۆ ئینسانی ئیماندار یوم الخلود ڕۆژی نەمری دەست پێ دەکا کە بەهەشتە. دووەمیان ترسان لەوەی کە ئەوەی بەدەستت هێناوە و ڕەنجی زۆرت پێوە کێشاوە بەرهەمی ماندووبوونی تەمەنتە، لە پارە، لە خانوو، لە بازار، لە ئۆتۆمبیل، لە بڕوانامەی باڵا. ئای چەند ساڵ خەریک بووم هەتا ئەمانم بەدەستهێنا، ئێستا کە مردم هەمووی بەجێ دێڵم. کفن گیرفانی نییە بەڕێزان، ئەوە تا بەس کفنە گیرفانی پێوە نییە، قوماشەکە نابێ گیرفانی هەبێ. لە ئیسلامی ئێمەدا حرامە دینارێک، دۆلارێک، درهەمێک لەگەڵ تا بخرێتە قەبرەکەەوە، جلوبەرگێک، بەتانیەک، سەرینێک، هیچی نییە، یەکسان هەمووی وەکو یەک دەخرێنە قەبرەوە، هیچی لەگەڵا نایە. ئالەو کاتەدا مرۆڤەکان بیر دەکەنەوە خوایە چەند ساڵ خوێندم تا ئەو بڕوانامەی لە پشت سەرمەوەیە هەڵواسراوە، جاخۆ لە دوای مردنم نایە لەگەڵما. ئەو پارەی کە چەند ساڵ ڕەنجمدا تا بوومە سەرمایەدارێک و پێگەیشتم، ئەو بازاڵ و دوکانەی تا بەدەستم هێنا، ئەم خانووە چەند ساڵ پارەم بۆ خۆ کردەوە تا ئێستا لە ناویا دەژیم، خۆ کە مردم دەمبەنە دەرەوە لە هیچی لەگەڵمانایە. بەڵام وەڵاهی دڵنیا بن ئەگەر بە ئیمانەوە بمری ئەم جا دەگەی بە خۆشیەکانی دڵت. چونکە وەڵاهی بەڕێزان لە دنیادا هیچ کەس نییە ئەوەی دڵی بیخوازێ پێگەیشت بێ، هیچ کەس. ئەمە لە برای خۆتانی وەرگرن. بەڵام لە بەهەشتا لە سوورەتی قاف ئاەتی 35 پەروەردگار دەفەرمێ لهم ما يشاءون فيها ولدينا مزيد، ئەوەی دڵتان دەیخوازێ بۆتان ئامادەکراوە، ولدينا مزيد، لەوەش زیاتر کە بینینی خۆی پەروەردگارە سوبحانه وتعالى. لهم ما يشاءون، بەخوا لە دنیادا ئەوەی کە دەتەوێت چەند دەوڵەمەند بیهێنە بەر چاوت، دەوڵەمەندترین کەسی ئەمڕۆی سەر زەوی کێیە؟ بەڕواتان هەبێ، یەقینی ناو دڵتان هەبێ دەتوانیت سوێندی لەسەر بخۆی بە ئاواتەکانی دڵی نەگەیشتووە. ئەوەی کەوا پلەدارترین خەڵکی سەر زەوی و دەسەڵاتی لە هەموو کەس زیاترە،
وەڵڵاهی خەلەل لە دڵیا هەیە و بە ئامانجەکانی هەر نەگەیشتووە. بەڵام لە بەهەشتایە کە مردنەکە یعنی بۆ ئیماندار دەچێ بەهەشتەوە، لە مردنەوە دەگەی بە ئاواتەکانت، بۆیە خەفەتی لێ مەخۆ. لەهم ما یەشاؤون، ئەوەی ئێوە حەستان لێ ئەی ئیمانداران پێی دەگەن لە بەهەشتەکەی خوای پەروەردگاردا. سێیەم ترسان لە خودی گیانکێشانەکە. زۆر خەڵکەیە دەترسێ ئەڵە بەخوا گیانکێشان سەختە. بەڵێ ڕاستە مردن ئازاری تایبەتی خۆی هەیە. وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. سورة قاف آية 19 پروردگار دەفەرمێ بەڵێ بە دڵنیاییەوە ناڕەحەتی و ئازاری کاتی مردن بە حەق گەیشت، هەموو مرۆڤێک پێی دەگا. ذلك ما كنت منه تحيد، ئەو ئازاری مردنە بوو، ئەو مردنە بوو دەمێک بوو لەبەری هەڵدەهاتی، زۆر لەبەری خۆت پاراست، زۆر ڕێگات گرتە بەر نەمری، بەڵام پێیگەیشتی. سەکرەت المەوت. بەڵام چۆن مرۆڤ لەدایک دەبێ ژانی لەدایک بوونی هەیە، چونکە لەو ڕەحم بچووکۆلەی دایکیەوە دێتە ئەم دنیا فراوانە و لەو خواردنی ناوکەوە بۆ ئەو هەموو خواردن و خواردنەوەی دنیا مرۆڤ هەز دەکات خۆشی ناوڕەحمی دایکی بەجێ دێڵێ. ئەڵێ تۆ بڵێ ئەم خۆشیەم لێ تێک بچێ و بگەم بە شوێنێکی تر، بەڵام دواتر دەزانێ ئەم دنیا گەورە، ئەم گۆی زەویە لەکوێ و ئەو چەند سامتینەی ڕەحمی دایک لەکوێ. وەڵڵاهی بەڕێزان، ئەم دنیاە، ئەم گۆی زەویە لە چاو فراوانی بێ سنووری قیامەت و لە بنەهاتوو کۆتایی پێدا نەهاتوودا وەڵڵاهی زۆر کەمتر جیاوازەکەی زیاترە لە نێوانی ڕەحمی دایک و لە نێوانی فراوانی دنیادا. بەڵێ پەڕینەوە لەم دنیا بچووکە بۆ قیامەتی فراوان قورسی خۆی هەیە. تەنانەت سەروەرمان صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی خۆی و ناو ڕێبازی بێ، ئەو کاتەی لە سەرە مەرگا بوو لە صحیحی بوخاریدا دەفەرمێ دەستی لەو کوندا ئاوە دەدا کە لە بەردەمیا دانرا بوو، ئاوێکی فێنک و ساردی تێدا بوو، دەستی دەخستە ئاوەکەوە و دەستی بە ڕوخساری مبارەکی دادێنا و دەیفەرموو ئین للمەوت سەکەرات، بەڕاستی مردن ناڕەحەتی خۆی هەیە. اللهم أعني على سكرات الموت. يا ربي خوای پەروەردگار ڕەحمم پێ بکەی، ئازاری ڕوحکێشانم لەسەر ئاسانکەی، خوایە هاوکارم بی لە ناڕەحەتیەکانی کاتی ڕوح دەرچوون و مردندا. بەڵام کاتێکیشکەوە فاتیمە خاتوونی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاواری کرد بۆ باوکی وتی وا کەڕب ئەباه. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر فەرمووی ليس على أبيك كرب بعد اليوم. کچی شیرینم مەگری بۆ باوکت، لەمڕۆ بەدواوە باوکت هەرگیز ناڕەحەتی نابینێتەوە، حتى هەتای ڕزگاری بوو باوکت لە هەموو ناڕەحەتیەک و لە هەموو ئازار و نەخۆشیەک. بۆیە بەڵێم مردن ڕاستە ناڕەحەتی تایبەتی خۆی هەیە، بەڵام ڕزگار بوونە وەکو ژانی لەدایک بوونەکە وایە، چونکە لە دنیایەکی بچووکەوە دەڕۆی و دنیایەکی فراوان، لە دنیایەکی فانی و کۆتایی پێهاتوو و دارالبەقایە کە هەرگیز کۆتایی پێنایە و هەرگیز خۆشیەکانی لە بەهەشتا کۆتاییان پێنایە. مامۆستای پایەبەرز دکتۆر عوسمان محەممەد غەریب لە کتێبەکەی خۆیدا سایە قورئان تەفسیری سوورەتی ئەننەحل لە لاپەڕەی 192 دەفەرمێ پیاوێکە بوو قورئان خوێن، مفەسیری قورئان نەبوو، زانا نەبوو بە قورئان، بەڵام هەرەوە قورئانی دەخوێندەوە، بەڵام قورئان خوێنێکی دڵ و دەروون پاک. ئەوەندە شەیدای قورئان بوو لە ناوڕۆکی قورئانەکە حاڵی بوو. ئەوەی کەوا هەندێک زانە زەفەری پێنابەن ئەو کابرایە کە بەس دەیزانی قورئان بخوێنێتەوە ئەوا لێ حاڵی بوو. ڕۆژێک باسی مردن کرا، وەکو ئەم باسی ئێمە لە موتاری جومعەیەدا باسی ئەوە کرا کە مردن ناڕەحەتی خۆی هەیە. دەفەرمێ ئەو پیاوە ئەو مامە حاجیە قورئان خوێنە فەرمووی وەڵڵاهی خوا بۆ ئیمانداران کاتی مردن ئاسان دەکا. ئەمە لە قورئانە هەیە. وتیان لەکوێ قورئانە ئەمە هەیە؟ فەرمووی لە سوورەتی یوسفە، لە سوورەتی یوسف ئاەتی 31دا باسی ئەوەی تێدایە کاتێک کەوا ژنی عەزیزی میسر زانی ژنانی کۆشک و دەوروبەر و پاشا و وەزیرەکان پێیان زانیوە کەوا دەستی درێژ کردووە بۆ غولامەکەی خۆی خزمەتکاری ماڵەکەی خۆیان کە یوسفە و هەموو لۆمەی دەکەن، ئەڵێن وەرە ژنی وەزیر تەماح بکاتە مێرمەنداڵێک خزمەتکار و کارەکەری ماڵی خۆیەتی کە یوسفی خزمەتکارێتی. ئەویش بۆ ئەوەی پێیان بسەلمێنێ
ئەو منداڵی کە من ئەم هەڵەیەم توش بوو لە ژیانمدا بەهۆیەوە ئەم مێر منداڵە جیاوازە لە خەڵکی تر. قورئان هەمووی تۆمار کردووە لە سوورەتی یوسف ئاەتی 30 دەفەرمێ بانگی کردن دعوەتی کردن هەر یەکەس چەقۆیەکی تیژی میوەپاکردنی دانێ و هەندێک میوەی لەبەر دەمادانان. بەڵام لەو کاتەشا بە یوسف فەرمووی بڕۆ بە خێراتنیان بکە، وتی بڕۆن بە خێراتنیان بکە. یوسف سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کە لەسەر ئەمری خاتون هات بە خێراتنی ژنان بکە لە کۆڕەکەدا، هەموو کە سەریان هەڵبڕی و جوانی و جەمالی یوسفیان بینی، ئاەتەکەی قورئان دەفەرمێ فەلەمما ڕەئەینەه ئەکبەرنەه، کە چاویان پێکەوت یەکسەر هەموو معجەب بوون، هەموو وەکو دەڵن تووشی شۆک بوون، ئاگایان لەخوا نەما، چاویان زەق بوو ڕێکدایان ڕوانی ئەو میوەکەیان بەدەستەوەیە، چەقۆکەیان بەدەستەوەیە، بە حیسابی خۆیان بە میوەکەیان دادێنا، بەدەستی خۆیان دادێنا، دەستیان بڕی بۆ چەقۆتی ژاخ، خوێن بەدەستیانە هاتە خوارەوە، فقطعن ئەیدیەهن، هەموویان دەستی خۆیان بڕی، وقلنا حاشا لله، وتیان بەخوا ئەمە ما هذا بەشەرا إن هذا إلا ملك كريم، أما في شتيجي ريزدار أما ملوفنيا أو كابلا قرآن خوينا وتي دي قد بدن أو جنانا ببينيني جواني يوسف مشكيان بنجبو آغان لبريني دستيان نما آغان تولى حالتي شي أسايدة درزيك بكن ببنجتا هذا اللي فحسي خوينك دكي هر سرنجك اللي دا توز دادا صلاكي لقورة تابشو ئەو نوکی دەرزی ئازارت پێ دەگەیەنێ، بەڵام ئەوان بەو چەقۆتی ژێ میوەپاکردن دەستی خۆیان بڕی کەچی هەستیان پێ نەکرد، چونکە جوانی یوسف ئەوەندە کاریگەری هەبوو لە سەریاندا. ئەو قورئان خوێنە فەرمووی وەڵڵاهی ئەو وەکو کاتی سەرەمەرگ وایە، لە سەرەمەرگا کاتی ئەو فریشتە ئەو ڕوخسارە جوانی فریشتەی گیانکێشان، فریشتەکانی گیانکێشان، ئەو بۆنە خۆشەیان، ئەو ڕۆخۆشەیان، ئەو هەموو جوانیە، ئەو زاتانەی کەوا بەس ذیکری خۆیان کردووە، هەرگیز لا یعصون الله ما ئەمەڕەهم، هەرچی فەرمانی پەروەردگاریان پێیان کرابێ سەمیعنا و ئەطەعنا بۆ قەت سەرپێچی خۆیان نەکردووە، جا بۆنیان خۆشە و فریشتانەی گیانکێشان، جا ڕوویان خۆشە، جا زمانیان شیرینەکە دەڵێن ئەی بەندەی ئیماندار ڕوحەکەت تەسلیم کە و بەڕۆ بەلای خۆیان کە لێت ڕازیە. ئەو پیاوە قورئان خوێنەوەتی چۆن ژنەکان تەشبیه نەبێ کە جوانی یوسفیان بینی ئاگایان لە خۆیان نەماوە، هەستیان بە هیچ ئازارێکی دەستبڕین نەکرد. واللهی مرۆڤی ئیمانداریش کە ئەوە ئەو فریشتانە دەبینێ دێن بۆ لای لە جوانی ئەو فریشتانە و لە بۆن خۆشی و زمان شیرینیان ئاگای لە ڕوح دەرچوونەکەی نامێنێ، وەختی ئەزانێ بە ئاسانی ڕوحەکە جەستەی بەجێهێشتووە، خوای گەورە ئەوە ڕەحمی پێ دەکات. چوارەمیان مرۆڤ بۆیە حەزی بە مردن نییە چونکە وا دەزانێت لە خۆشەویستانیدا دەبڕێ. بەڵام وەڵڵاهی ئێمە بمەرجێک ئیماندار بین، بە ئیمانەوە بمرین، ئەمجا هەمومان هەموو خۆشەویستانی بنەماڵەکەمان بۆ ئەبەد لە بەهەشتا بەیەکەوە دەبین. خوای پەروەردگار لە سوورەتی ئەڕەعد ئاەتی 23 و 24دا ئەم موژدە گەورەمان دەداتێ، دەفەرمێت جەنات عەدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. كاتك وادشنا جنات عدن أو شوين تايبتي بهشتوا ومن صلح من آبائهم مروف كدسيت بهشتوا أوي بإيمان ومرد بيو صالح خواناز بو أهل إيمان بو من آبائهم باوكت دايكت بابا قولت ننكد أوي لبشتوا وصلوا أوان أعتبنا مالكت أمجا وأزواجهم ئەمجا خێزانەکەت ئەم جارەکان ئەوانەی پەیوەندیان بە خێزان و باوکو دایکی خێزانتەوە هەیە وأبنائهم وذرياتهم ئەمجا منداڵەکانت، کوڕەکانت، کچەکانت، کوڕەزاکانت، کچەزاکانت، ئەوانش حتا دەڕۆنە خوارەوە، هەر هەموویە بەیەکەوە هەموویان بەیەکەوە کۆ دەکرێنەوە. واتە ئێمە دەترسین لە ئازیزانمان دابڕین. بەڵام وەڵڵاهی زۆر جار کە چوینە پرسە ئەوانەوە بە کەسەکەم و تۆ کە زۆر دڵ بریندار بوو، هەیە کوڕێکی نازداری لەدەستداوە، هەیە کچێکی نازداری لەدەستداوە، هەیە باوکی لەدەستداوە، هەیە دایکی کۆچی دوایی کردووە، بەوە دڵنەواییمان کردو. ئەمایەتە قورئانیە پێت دەڵێ هەر وا بزانە فڵان کەسی خۆشەویستت بەم مردنە سەفەرێکی کردووە، وا بزانە هەر نەمردووە، سەفەری کردو و چاوەڕێی تۆیە، چاوەڕێی تۆیە لەو وڵاتە خۆشەی کە پێی گەیشتووە بە ئاواتی دڵی گەیشتووە، باوکیشی بچێ بۆ لای، دایکی بچێ بۆ لای، کوڕەکەی بچێ بۆ لای، چاوەڕێی تۆیە، مردنیش ئەو وێزگەیە، ئەوان نایانەوە چاوەڕێی ئێمن بڕێن بۆ لایەن.
بەڵام ئەوەی کە ئێمە لێی دەترسین لە مردن دامامە بڕێ لە خۆشەویستان خوا هەمومان کۆ دەکاتەوە هەر هەموو کۆ دەبنەوە ئابائیهم ئەزواجهم ذڕیاتهم هەتایە بۆ خۆشی نە لە یەک عاجز دەبی نە قسەیەکی ناخۆش هەیە نە ڕووگرژیەک هەیە نە ئاژاوەیەکی خێزانی هەیە نە دەمەبۆڵەیەک هەیە هەمووی شادی و پێکەنینە سەر هەڵدەبڕی وەلمەلائیکە ئەمجا دەبی بە هاوڕێی فریشتەکان لە هەموو دەرگاکانەوە فریشتەکانی پەروەردگار دێن و سڵاومان لێ دەکەن بە ئیزنی خوای پەروەردگار دەبی بە هاودەمی فریشتە ڕزگارت دەبێ لە خەڵکی فێڵباس لە هاوڕێی بێوەفا لە خەڵکی قۆڵبەر لە خەڵکی سواوی سەر شاشەکان ئەم سیاسیە ناشیرنە درۆزنانە هیچی نامێنێ ئەوەی دەمێنێ هاوڕێکانت فریشتەکانن ئەمجا يدخلون عليه من كل باب سلام عليكم بما صبرتم ئەمە ڕۆژی بەرهەمی سەبرەکەتانە سەبرتان گرت لەسەر تاعەتی خوا ئەخبەڕێزان ئەم دینداری خوا ناسی ئێمەی موسڵمانەوە فەزلی خوایە تۆ ساڵ 12 مانگ 5 فەرزە نوێژ دەکەی نوێژی سونەت دەکەی ڕۆژی ڕەمەزان دەگری پارە کۆ دەکەیتەوە حەج و عومرە دەکەی لە ڕەنجی شانی خۆت دەبەخشی و زەکات و سەدەقەت و خێر دەکەی ئەمە سەبری دەوێت خۆ من نە ساڵێکەوە نە 2 ساڵە و نە 10 ساڵە هەیە عمری 70 ساڵە هەیە 90 ساڵە بەردەوام بۆ لەگەڵیدا سوپاس بۆخوا تا لەحزەی مردن پەنجەکە ئاوا لێ دەکەی لە شایەتمانەت و هەر بەردەوامی ئەوە سەبری دەوێت سەبر نەبێ تاعەتی خوا تەواو نابێ ئیلا سەبرت گرتووە سەبرت گرتووە لەسەر ئەو هەموو بێ شەرعی بەرەو ڕووت هات لە پڕێک دەبووی بە کوڕێکە قبوڵ نەکرد نەتەویست ئەو هەموو گەندەڵی و دزیە لە وڵاتەدا بوو بەخوا تۆش لەسەر مێزەکە بووی وەڵا ئیمزاشت هەبوو بڕواکە دەسەڵاتیشت هەبوو وەڵا توانەیە پڕکردنەوەی وەسڵی بەتاڵیشت هەبوو وەکو خەڵکی تر بەڵام سەبرت گرتن نەخوایە قیامەت هەیە منەوە بەهەشتە هەیە نایگۆڕمەوە بەنگ خۆشیە کاتی دنیا وەڵا ئەمە بەرەکەتی تێدانێ چونکە شەرع نەهی لێ کردووە بیما سەبەرتم بەرهەمی سەبرەکەت دێتەوە پێشەوە سەبرت گرت لەسەر ئەوەی کەوا ئیسلامت نەگۆڕیەوە بەشتی تر والله لە پێناوی ئەم ئیسلامەدا هەندێک دەستکەوتی دنیایی لە دەست چوو بەڵام نە قەیناکە مادام بیر و باوەڕەکەم سەلامەتە مادام ئیمانەکەم سەلامەتە کاکە قوربانی دانی دەوێ هەندێک خەڵک لێک عاجز دەبن کوڕە لە مزگەوت دەرت دەکەن نایڵم وتار بدەیت لە دایرەکە ناچێ پێشەوە کوڕە تەعین نابی کوڕە منداڵەکانت تەعین نابن هەندێک خەڵک لێت ناڕازی دەبێ بە چاوێکی نامۆ سەیر دەکرێت سەبر دەگری من سەبر دەگرم لەسەر ئەم ئیمانە لەوێ مەلایکەتەکان بەبیرت دەخەنەوە بیما سەبەرتم ئەو سەبرە ئەمە بەرهەمەکەیەتی بۆیە ئەزیزان مردن دابڕان نییە بڕواتان هەبێ مردن واتە گەیشتنەوە بە ئەو خۆشەویستانی کە لە دنیادا زۆرمان خۆش دەویستن بەڵام بە گەیشتنەوەیە کە قەت کۆتایی پێ نایە لە کۆتاییدا دەڵێم دەرمانەکان ئەوەیە یەقینت هەبێ کەوا مردن دیاری کراوە بە ساغی و نەخۆشی نییە بە سەفەر و ناوماڵەوە نییە بە جەنگ نییە و بەو کەسە نییە کە بە حیاتی چەکی نەدیوە زۆر کەس هەبوو لەسەر جێگای خەوتن مرد زۆر کەس هەبوو دەیان و سەدان جار لە لێواری مەڕێک لە جەنگا گەڕایەوە هیچ شی لێ نەهات بۆیە لە مردن مەترسە لە مردن بترسە بۆ ئەوەی چالاکت کە بۆ خواپەرستی چالاکت کە بۆ خێر و خێرات چالاکت کە و دڵنەرمت کە بۆ ئەوەی کەوا دڵ بەڕەحم بی تەکەببور لێ نەدەی ئەمجا بشزانە گرنگ ئەوەیە یەکەم پەیوەندی لەگەڵ خوا باش بێت لە ڕوود بێ بمری ئەمە زۆر گرنگە ئینسان بیر بکاتەوە من و جەنابتان هەر یەکەمان با دوای ئەم وتارە بیر بکەینەوە لە ڕوود دێ بمری جارێک لەم ماوەندا ڕۆژنامەنووسێک لە شوێنەکە لێ پرسیم یەکێ لەو پرسیانەی کتوب پڕ لێت دەکەن لە ڕوود دێ بمری وتم ئێستا ئامادەم بە ئیزنی خوا ئێستا مەلەکول مەوت بێت داوای مۆڵەتی لێ ناکەم بە ئیزنی خوای پەروەردگار لەسەر بیر و باوەڕەکەم سوورم و بەکردەوەکانی خۆم نا بە ڕەحمی خوا و بە جوانی بەرنامەکەم کە لە غەیری ئەو ئیسلامە بەشتی تر ڕازی نەبووم ئامادەی مردنم تێدایە جەنابیشت بیر بکەوە ئامادەی مردنت تێدایە و لە ڕوود دێ بمری لەم ساتەدا بچێەوە دیوانی خوا ئەمە زۆر گرنگە ئەوەیان گرنگە دووەم مافی خەڵکی نەخوارد بێ و ماڵی کەست کاول نەکرد بێ ئەوە گرفتە بەخوا حەیفە ئینسان بمرێ بوو بێتە مای ماڵوایەرانکردنی دایان خەڵکی بە کوشدا بێ خەڵکی بە گرتندا بێ نانی خەڵکی بڕی بێ فیتنەی لە بینی خەڵکا کرد بێ خەڵکی بە گژیەکا کرد بێ خەڵکی بە کوشدا بێ ئەمە گرفتە ئەگە تۆ سپاس بۆ خوا مافی خەڵکی نەخواردووە ماڵی کەست کاول نەکردووە دەی مردن یەخوا بەخێر بێ دەمبا بەرەو لیقای خوای پەروەردگار سێم بە بەتاڵی بمرە تۆ خوا بەهرەی داوی تێ ئەگەر لە ناختا پڕ بێ و هیچن نەکرد بێ حەز ناکەی بمری زۆر لە مردن دەترسی بەڵام ئەگەر بە بەتاڵی بمری یعنی ئەوەی خوا پێی بەخشیوی لە بەهرە و لە خەڵات بەکارت هێنابێت لە شوێنی خۆیدا لە چاکەدا وەڵا بێ منت دەبی لە مردن
ها كات آيات قرآن بربركة بخشش كذا فرمي اليوم أكملت لكم دينكم هات خواروا كديني إسلام بكامل كقرآن جاندي بأمة رسول الله رحمة بقرباني خوينا ورباز صلى الله عليه وسلم كاتي السلامرجي بو پروردگار اختياري دايا أتيبو هتا بميني توا ياند تيبقي تو بلقاء خوا پنجه شاتمانی برس کدو بر فرموی بل الرفیق الاعلى پروردگار دم يبقى مو بدوستانی سرو پیغمبر صلی الله علیه وسلم او سر کده به بطالی مرد اوی خوا پیوستی کربو لسر شانی یک ارگ دمانیکا بویا که اختیاری درا دمیانی تو لسر زوی آزادی دیتو بو لای خوا هەڵبژار بل الرفیق الاعلى اما كزول لمردن دترسین اویا زۆرشتمان خوا گەورە پێ بەخشیوین بەڵام بەکارمان نهێناوە هەوڵ بدە بابە بەتاڵی بمری بیلالی حەبەشی لەسرە مەرگدا بوو کاتی هاوسەرەکەی بۆی گریا فەرمووی مەگری مەڵێ واوەیلا بڵێ غەدەن ئەلقە الأحبة محەممەدەن وحیزبە من ئەرکی سەرشانی خۆم جێبەجێ کرد ئەوەی خوای پەروەردگار داوای لێکردبووم لە خزمەتی ئەم دینە بە پێی توانە گەیاندەم ئێستا کاتی ئەوەیە بمردن دەگەمەوە بە خۆشەویستان دەگەمەوە بە محەممەد صلی الله عليه وسلم و هەوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم والله ئێمەش ئەگەرین بەویستی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمرین ئەگەینەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەینەوە بە کاروانی سەحابە تابعین تابعین ساڵحان و خواناسان و زانایانی ئیسلام ئەو کاروانی پێغەمبەرانە کە هەزاران پێغەمبەری پێدا ڕۆیشتووە تۆش دەچیتە ناو کاروانەکەوە بۆیە والله مردن نەک ترسی ناوێ ئەو پەڕی بەختەوەریە ئێمە ژیان دۆستین دەمانەوێت زۆر بژین بە جوانی تەمەنمان درێژ بێ بەڵام پڕبەرەکەت بێ پان بێ ئەو بەهرانی خوا پێی بەخشیوین لە چاکەدا بەکاریان بێنین بۆ ئەوی مردنەکەشمان جوان بێ بۆ ئەوی مردنەکەشمان لە ڕوومان بێ بەسەری بەرز و بە پەنجەی شایەتمانەوە بچینەوە حزوری خوای پەروەردگار یا ربی خوای عاقبەت خێرمان کەی یا الله لەسرە مەرگە بە ئیمانەوە بمرین بە شایەتمانەوە ئەم دنیا بەجێ بێڵین یا الله مردنێکمان بەنسیب بکەی کە لە ڕوومان بێ بمرین و بێنەوە لیقای تۆ یا ربی خوای پەروەردگار لەسرە مەرگە فریشتەکان مژدەی بەهەشتمان پێ بدەن لە بەهەشتا بمانگەیەنینەوە بە هەموو خۆشەویستانمان و لەگەڵ خێزان و هاوسەر و منداڵەکان و دایک و باوکمان بۆ هەتایە بەخۆشی بژین یا ربی خوای پەروەردگار بە دیداری خۆتمان شادکەی بشفاعتي پیغمبر من شاد كي يا ربي خويا بخدمت پیغمبري خوا صلى الله عليه وسلم قين بهشتا يا ارحم الراحمين شفاينا خوش كان من بو بنيري يا ربي خويا لمردو كان من خوش بي دل بخمكان من دل خوش كي اجاوينا وخزانه كان شعر سركي يا ربي خويا اواني گرفتان رزگاريان كي اواني درگاي اواني دسكورتن درگا رزقروزيان لبكيتوا يا الله كردستان من سلامت كي يا ربي خويا ملتي كردي مسلمان من لقل همو مسلمانان جيهان لقل همو ملوفاتي دا لهمو نخوشيك لهمو ناخوشيك لهمو تقيك لهمو تقينويك لهمو كاول كاريك يا ارحم الراحمين بباريزي ام كردستان من بربركت كي باراني رحمة بسرا زور باران يا ربي خويا بركتي امسر زويش ما بروياني يا ربي خويا ام ولاته باسلامتي جوانا يا ربي خويا ديني توي بحق تدا جێبەجێ بکرێ مزگەوتەکانت ئاوەدان بن سەرپۆشی خوشکانمان زیاتر شەکاوە بێ گەنجەکانمان ڕوولەدین بن پیرەکانمان عاقبەت خێر بن کار بەدەستەکانیش خوای ڕەحمیان پێ بکەی دادپەروەر بن ئەوانیش ڕوویان بێ بمرن و ڕوویان بێ ناویان بچێتە ناو مێژووەوە نەک فڕێ بدرێنە زبڵدانی مێژووەوە خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین 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 والحمد لله رب العالمين